ئامانجمان لەم ئیڤنتە ئەوەیە کە پەیامێک بگەێنین کە کوالتی کۆنتترۆل یاخود با بڵێن کۆنتترۆلی جۆری چ گرنگیەکی هەیە بۆ پاراستنی ژیان و ماڵی هاوڵاتیان و لە مەترسی بیان پارێزێ ئەویش بەوەی کە کۆنتترۆلی ئەو بەرهەمانە بکرێت کە هاورداکرێنە هەرێمی کوردستان یاخود هاورداکرێنە وڵاتەکەمان بۆی لە شیاوی نەشیاوی بتوانین بە مواصفاتی عێراقی یاخود بە ئەو تایبەتمەندانەی کە هەرێمی کوردستان بۆی داناوە بیسەلمێنین کە ئەو بەرهەمە گونجاوە بۆ بەکارهێنان یاخود نەگونجاوە ئەگەر گونجاو بوو بهێنرێتە هەرێم بۆ بەکارهێنان ئەگەر نەگونجاویش بۆ کاتە بگەڕێنرێتەوە بۆ ئەو شوێنەی کەەوە لێ بەرهەم هاتووە یاخود بە شێوێک لە شێوەکان لەناو ببرێ پەیوەست بە دەرمان ئێمە دەرمان لەو دەواازانەوە نایەت کە ئێمە سەرپەرشتیەکەین یاخود بڵین ئێمە کوالتی کۆنتترۆلی مختبراتمان هەیە لەوێ چکە دەرمان بە ترانزیت دێ ئەو دەواازانەی ئێمەش تا ئێستا بواری پێ نەدراوە ترانزیت لەوەی هاوردە بکرێ بۆ ناو هەرێم بەڵام بەنسبەت سێکتەرەکانی تر خواردەمەنیە یاخود سوتەمەنیە یان بیناسازیە کشت و کاڵە ڤێتەرنەریە پاکەرەوەکانن یان جوانکارەکە هەر کامێک لەوانە بێت ئەوە ئێمە بە تەواوی کۆنتترۆلمان کردو ئەویش بەوەی کە لە دەواازە سنووریەکان تاقیگەی مۆدرنماندانەوە ئەچیزەی تازە و مۆدرنمان بۆ هێناوە لە هەمان کاتە لەوانە گرنگتر مجموعەیەک ستافی ئەکادیمی و شارەزا و بتوانە کە لە ماستەر و دکتۆرا و پسپۆڕێت جیاوازەکان هەمویان لەو بارانەیە کارمان لەگەڵاکەن توانیمانە کۆنتترۆلی ئەو خواردانە یاخود ئەو مەوادی پاکەرەوە یان بیناسازی و کشت و کاڵێ نەبکەین کەوا لێو هاورداکرێن بۆ ئەوەی کەوا ئەوانی کە گونجاون بێنە هەرێم ئەوانی کەوانە گونجاون یا بگەڕێنرەوە یاخود بە شێوک لە شێوەکان لەناو ببرێن.